ئەوەی کراوە یەکەم جارە لە عێراق و هەرێمی کوردستانە. من گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە پزیشکی ئاکەم لەگەڵ دکتۆرەکە خۆی، ئەویش دکتۆر هێمن عەبدوڕەحمانە، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری دڵ و دەمارە، ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ستۆدیۆی هەشتا. کاک دکتۆر هێمن بەخێر بێت. خێرانdarبی سەلامت بیاخوا، زۆر سپاس دەکەم. نەشتەرگەری دڵ بە نازوور یعنی چی؟ معنای وەیە بە بەکارهێنانی ئامێری ناوزووری ئەعتیادی و هەر نەفسی ئەو جیهازەی کە لە بۆ دەرهێنانی زرا و نەشتەرگەریەکانی تر بەکار دێت، ئەنجامی هەندێک نەشتەرگەری دڵی پێ بدەین لە خلالی فەتحەیەکی بچووک لە مابەینی پەراسوەکان، بێ ئەوەی سینگ بکەینەوە، بێ ئەوەی دەندەهێسک بکەینەوە وەکو ئەوەی بە حاڵەتی تەقلیدی دەکرێت. ئەمە پێشتر پزیشک نەیتوانی و ئەمە بکاتیان ئامێرەکان بەردەست نەبوون. بۆ خۆی ئەو جۆرە نەشتەرگەریانە نوێنە، تاوەکو ئێستا لە هەموو وڵاتەکانیش هەموو کەسێک نایکا و لە هەموو ئینستیتوتێک ناکرێ. ئێوە کردان بەڵام ئەوان لە جیهانەوە دەست پێکراوە وردە هەنگاوی بۆ دەنێن. بەڵێ لەشتان ساغ بێت. لەمە دووە چ نەخۆشیێک ئەتوانێت ئەم نەشتەرگەری لای ئێوە بکات؟ تاوەکو ئێستا و حاڵەتانەی کە دەکرێ و نەشتەرگەریەی بەو جۆرە لە بۆ بکەین محەددن، بۆ نمونە گۆڕین یان چاکردنەوەی هەندێک لە سەمامەکانی دڵ و هەروەها هەندێک حاڵەتی شێوانی جگماکی دڵ وەکو هەبوونی کونی جگماکی لە مابەینی گوێچکەڵەکان و هەروەها هەندێک حاڵەتی جیرانی دەمارەکانی دڵ. ئەمانەی کە باسێکردن بۆ تەمەنێکی دیاری کراون لە مرۆڤ، خوا نەخواستە مناڵێک، هەرزەکارێک، گەنجێک بە تەمەنێک ئەگەر ئەو حاڵەتانیان هەبوو هەمووی لای زیاتر ئەمە ئەوەی ئێمە هەتا ئێستا ئەنجاممان داوە بەس لە گەورەیە، لە مناڵ هەتا ئێستا حازر نینە بۆ ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە. بەڵێ و ئەوەی کە لە مناڵانیش بکری ئەنجام بدرێەوەی من ئاگدار بم حتا لە دەرەوەی وڵاتیش زۆر مەحدودن ئەوەی کە بکرێتن بە نازوو لە بۆیان ئەنجام بدرێت. چاندنی سەمامی دڵ، چاندنی دەماری دڵ، ئەمانە ئەگەر لە دەرەوە بکرێن لە دەرەوەی وڵات چەندیان تێ ئەچێت پارە؟ تێچوەکەیان چەنە؟ وڵاهی بە دەوڵەت دەگۆڕێ، بەس بە تەکید بۆ هاوڵاتی ئێمە زۆر مکلیف دەبێت شتەکە. زۆرە بێت. ئەمانە لە وڵاتانی دەوروبەرە کران، بۆ نمونە لە ئەردەن، لە ئێران، لە تورکیا. محدودە لە هەر وڵاتێک لەوانەیە، لە هەر وڵاتێک لەوانەیە چەند کەسێکی محدود هەبن یان چەند ئینستیتوێتێکی محدود هەبن کە ئەو کارانە بکەن. باش. لای خۆمان چۆن ئەکرێت؟ ڕێگاکانی چۆنن؟ نەخۆشیێک کە ئەم حاڵەتی هەبوو یەکسەر ئەتوانێت بێت بۆ کوێ بێت؟ چۆن سەرە بنووسێت؟ سەرەکە دوور و درێژە وەکو نەخۆشیەکانی تر؟ وەڵا هەر کاتێ بێن لە خزمەت داینە بەخێر بن سەرچاوەکانە. سوپاس دەکەم. بەڵام ینی من بیستوم هەر بۆ نمونە سیتیسکان لە خەستەخانە حکومیەکان مانگ و 2 مانگ و 3 مانگ و 4 مانگی ئەوێت، ئەمە ئەشیعەیەکە. بەس عملیاتێکی وا زەخم وا گەورە کە یەکەم جارە لە عێراق و هەرێمی کوردستان بکرێت، خوا نەخواستە ئەگەر حاڵەتی وا هەبێت یەکسەر داخڵەکرێت، ئێوە ستافتان هەیە، ئامێرتان هەیە، هەموو شتێکتان حازرە؟ ئینشاءڵڵە حازرین. لەکوێ ئەکرێت ئەم نەشتەرگەریە؟ ئێمە ئەو نەشتەرگەریانەمان ئەنجام دەدەن نەخۆشخانەی شار لە هەولێر. لە هەولێر بەنیازن ماوەیەکی تر بێن سەردانی سلێمانی بکەن یان هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ئەم کێشەی هەبێ بێ سەردانی هەولێر بکات؟ ممکنە هەردوو حاڵەت بکرێتن. بۆنە. دکتۆر لە هەرێمی کوردستان تێچووی ئەو نەشتەرگەریانە چەنە لای ئێوە کەکرێت؟ ئێمە ئەو نەشتەرگەریانەی کە کردومانە لەبەر ئەوەی بیدایی بووە بە هیچ ناوایەک باری نەخۆشمان قورس نەکردووە، هەر وەکو
نەشتەرگەریەکی ئەتیادیمان کردووە لەگەر ئەوەی کە تەکلیفیشی زیاترە لە نەشتەگەری ئەتیادی بەس هەدفمان وە بۆ بەڕاستی نەشتەگەریەکە ئەنجام بدرێ و خەتۆیەک لە بۆ پێشەوە بڕۆین. باش من باسی ئەوم کرد لە داهاتووە ئەگەر نەخۆشێک خوا نەخواستە و حاڵەتەی هەبێت ئەبێ حساوی پارێکی زۆر بکات؟ نە ئینشاءڵڵا. باش ئەتوانین پێم بڵێ نزیکەی بە نزیکەی چەندی تێچێت؟ بە نەخۆشە گۆڕێ و بە حاڵە دەگۆڕێت نەوشتا من تهدید ناکەم و کاتی مستەشفا لەوانەیە ئەو کولفەتانە تهدید بکاتن. مەترسی خوا نەخواستە سەر نەکەوتنی نانەجاحەتی ئەم نەشتەرگەریان لە سەدا چەنە؟ هەموو نەشتەرگەریەک ئەو ئەگەرێکی هەر تێدا دەبێ ئەگەری ماک و ئەگەری مزاعفات و ئەگەری لا سامحەڵڵا لەوانەیە شتی گەورەتریش ئەوە ئەو نەشتەرگەریە هەر وەکو نەشتەرگەریەکانی تر دەبێتن ئەگەر لە جێیەکی کە سێت ئەپ و ئامادەکاری باش بێ و ئەکسپیرینس و خبرەیەکی باش هەبێتن. دکتۆر باکسەوە لەوانەیە ئەگەر ئەو نەشتەرگەریە بە باشی ئەنجام بدرێ لەوانەیە احتیمالی مزاعفات و ئەو شتانەی زۆر کەمتر بێ لە نەشتەرگەری ئەتیادی. ئەوەی ئەم نەشتەرگەریانی بۆ بکرێت ئەبێ لە چاودێری وردا بمێنێتەوە؟ بالتأكيد هەر وەکو پرۆسەی نەشتەرگەری ئەتیادی دەبی شەوێک لە چاودێری سڕ بێتن بەڵام فترەی نەقاهەی و زوو باشبوونەوەی زۆر سریعتر دەبێتن لە نەخۆشێک کە بە نەشتەرگەری تەقلیدی ئەمەلیاتی بۆ کرابێت. ئێوە چوار نەشتەرگەری دڵتان کرد هیچ کەیسێکی ترتان هەیە ئێستا ئامادە بێت لە ڕۆژانی داهاتوە نەشتەرگەری بۆ بکەن؟ بەڵێ ئینشاءڵڵا لەو هەفتەیە. هەمویان کوردن؟ نەخێر کورد و عەرەبیش هەمومان هەبوو، کوردیشمان هەبووە عەرەبیشمان هەبووە. دکتۆر هێمن عەبدوڕەحمان پزیشکی پسپۆری نەشتەرگەری دڵ و دەمار کە چوار نەشتەرگەری دڵیان بە ڕێگەی نازوور ئەنجامدا و باری تەندروستی نەخۆشەکانی جێگیرە ڕاستە و خۆ بۆ قسەکردنە سەر ئەم بابەتە میوانی ستۆدیوی هەش بوویت. سپاس بۆ ئامادەبوونتان.